ئەگەر هاتوو ئەم شانێ لەم شوۆنە لە تەهران بیان لە شارێتر بێتن ئاگدار ببنەوە کە ئێران تاقیبیانەکە و هەنێ زانیاری دەستکەوتووە کە ئەو ناوچەیە بەجێ هەڵن ئەو شۆن ئەستوێنن و ئەیتەقێنەوە بۆی ئەو زانیارایانی کە هەیەە نەکەوێتە دەسەوانەوە. ئەم حاڵەتانە زۆر ڕووەدا لە کاتی وڵاتان کە ئامادابێ بۆ جەنگ، یان ئەم شتانە سوودفەنی هەر ئەو هەڕوودا نەخێر حاڵەتی ناسایی نەخێر. لەم چەند ڕۆژەیە کۆمەڵێ ینی ڕوودا و لە ناو ئێرانە ڕوویدا تەقینەوە و هەروەها ئاگرکەوتنەوە ئەوانە، بەڵام دەسەڵاتی ئێران دەڵێت ئەمە تەقینەوەی غاز بووە ڕووداوەکان ئاسایی. لە لایەکی تریشەوە هەندێک ڕە هەیە ئەڵێن نەخێر ئەمە جوڵەی ئیسرائیل لە جارێکی تر پشێوی دەنێتەوە لە ناو ئێراندا. ئەمە ڕێی تێدەچێت؟ بەڵێ ڕێی تێئەچێتن، چونکە تۆ ئەم تەقینەوانە و ئەم ڕووداوانە کە ڕووەدا بۆ لە کاتێ ڕووەدا کە تۆ وڵاتێکی بەرەو جەنگە ڕۆی بەرەو شەڕە ڕۆی کە باسەکرێتن لەم کاتانە. لێرە احتیمالاتی زۆرە طبعاً مۆسادی ئیسرائیلی ئێستش لە ناو ئێرانە بڵاو بووەتەوە. بۆ نمونە تەقینەوە کە ڕووبدا لە شوێنەیان غاز بتەقێنیتەوە، با بڵێن شانەیەکی مۆساد هەیە لە شوێنێ لە ناو ئێرانە، دامان کاتە تەلعاتی ئێران تەبانەوانیش تاقیبەکەن بە دوایەمانە بگەڕێن. ئەگەر هاتوو ئەم شانێ لەم شوێنە لە تەهران بیان لە شارێتر بێتن ئاگدار ببنەوە کە ئێران تاقیبیانەکە و هەنێ زانیاری دەستکەوتووە کە ئەو ناوچەیە بەجێ هەڵن ئەو شۆن ئەستوێنن و ئەیتەقێنەوە بۆی ئەو زانیارایانی کە هەیەە نەکەوێتە دەسەوانەوە. ئەم حاڵەتانە زۆر ڕووەدا لە کاتی وڵاتان کە ئامادابێ بۆ جەنگ، یان ئەم شتانە سوودفەنی هەر ئەو هەڕوودا نەخێر حاڵەتی ناسایی نەخێر.